طبعا ڕۆکەکان بە گوێرەی دابەشبوونیان ئەکرێن بە چەند بەشێکەوە بە گوێرەی سروشتیان و بە گوێرەی پێکاتەی ناوەیان بۆ نمونە تۆ ڕۆکە دانەوێڵەکانت هەیە، ڕۆکە پاقلەمەنیەکانت هەیە، ڕۆکە زەیتیەکانت هەیە، ڕۆکە پیشەسازیەکانت هەیە. ڕۆکە زەیتیەکان ئەمانە وەکو کونجی وەکو گەرچەک وەکو ئەمانە زەیتیان لێ دەرێنرێ. ڕۆکە پیشەسازیەکان بۆ مەبەستی پیشەسازی بەکاریانێنی وەکو تووتن وەکو لۆکە هەرچەند لۆکە بە بەرهەمێکی ڕیشاڵیش ئەلیافی بەکارێنرێ، بەڵام ئەوەی ئێمە لێرە مەبەستمانە زیاتر دانەوێڵەیەکانە کە ئەویش گەنم ئەگرێتەوە، جۆ ئەگرێتەوە، گەنمەشامی بە هەردوو جۆرەکەیەوە، سپی و زەرد ئەگرێتەوە، لەگەڵ دخن ئەگرێتەوە کە دخنیش ئەگرێتەوە لەگەڵ برنجە. ئەمە بەرهەمە دانەوێڵەیەکانن. تەمان ئەمانە قسمێکیان لە وەرزی زستانە ئەچێنرێن، قسمێکیشان لە وەرزی هاوینە ئەچێنرێن. بەرهەمە زستانەکانیان زیاتر گەنمە، جۆیە، بەرهەمە هاوینەکانیشیان برنجە، گەنمەشامی زەردە، گەنمەشامی سپیە لەگەڵ دخن کە خۆمان گاڵی پێ ئەڵێن. ئەمانە اینجا زیاتر ئەوەی کە لێرە مەبەستمان بێ ئێستا چاندنی گەنمە، لەبەرەوەی گەنم لە ناوچەکەی ئێمە بەرهەمێکی سروشتیە، زیاتر جوتیاران بایەخیان بە گەنم داوە. ئێمەش لێرە بڵێن باس لە گەنم ئەکەین لە مەنتیقی خۆمانە. بۆچی زیاتر لە مەنتیقەیە بایەخیان بە گەنم داوە؟ خۆ دەزانی جوتیار کاتێک کە شتێک ئەچێنێ لەبەر داهاتەکەی ئەچێنێ، لەبەر ئەوەی کە دەسمایەیەکی دەستکەوێ. ئەو شتش کە ئێستا زیاتر لە بازارڕ سەرفە بێ کێشەی بۆ دروست نابێت بۆ جوتیارەکە زیاتر گەنمە. خۆی گەنم بەعام دوو جۆری هەیە، گەنمی خەشینەت هەیە، گەنمی زبر لەگەڵ گەنمی ورد ناعیمە. گەنمە وردەکان زیاتر ئەو جۆرانن، ئەو تەرزانن یا ئەو جۆرانن کە بەکار ئێنرێن بۆ ئارد بەکارێنرێن، چونکە مادەی کاربۆهیدراتیان زیاتر نەشەیان زیاتر تایە. بەڵام جۆری دووهەمیان گەنمە خەشینەکانە، گەنمە زبرەکانە کە ئەم جۆرەیان زیاتر بۆ ساوەر، بۆ بڕوێژ، بۆ معکەرۆنی، بۆ شعریە بەکارێن. ئەم دوو جۆرە گەنمەمان هەیە. تەمەعەن ئەگەر بەراوردێک بکەین لە بینی ئەم دوو جۆرە گەنمە هەندێک صفات هەیە کە وای لێ ئەکا بڵێن تۆ لێکیان جیاکەیتەوە. بۆ نمونە کە ئەڵێن گەنمی زبرەکان گەورەترن، زبرەکان گەورەترن لە گەنمەهینەکان، لە وردەکان. زبرەکان دەنکەکانیان گەورەترە، ئاسان جیا ئەگرێتەوە لە ناعیمەکان. دوای ئەوە ڕقتریش بڵێن ناعیمەکان تۆزێ نەرمترن، ینی بەدان ئاسانتر ئەشکرێن وەکو لە زبرەکانە. ڕێژەی پرۆتینیش لە وردەکانە گەنمە ناعیمەکە زۆرترە لەویتر، کە ئەمەش زیاتر ئەو پسپۆرانەی کە لە بڵێن مختبەرەکانە ئیش ئەکەن ئەوانە زیاتر بڵێن ئەم ئەتوانن تەمیزیان کەن یا جیایان کەنەوە کامیان گەنمی ناعیمەیە، کامیان گەنمی خەشینەیە. ئەمە سەبارەت ئەو جۆرە گەنمانەی کە لە بڵێن منتیقەی ئێمە هەیە کە ئەو دوو جۆرەیە، گەنمی خەشین و گەنمی ناعیم، یعنی گەنمی زبر لەگەڵ گەنمی وردە. گەنم لەبەرەوەی کە بەرهەمێکی کشتتوکاڵیە، بەرهەمە کشتتوکاڵیەکانیش دائیمەن ئەبێ هەوڵ بدەی تەرزێک سنفێک هەڵبژێری
کە لەگەڵ کەش و هەوای منتیقەکە بگونجێ لەگەڵ کەشوهای منتیقەکە بگونجێ بۆ ئەمەش کاتێک کە لایەنێکی پەیوەندیدار سنفێک یا تەرزێک بڵاو ئەکاتەوە تەعمیمی ئەکا کە لەگەڵ کەشوهای منتیقەکە بگونجێ ئایا منتیقەیەکی گەنمێکی بۆ دێمەکار بە عەمەل بێ یا گەنمێک بێ بۆ ناوچەیەکی بەراو بە عەمەل بێت ئەو گەنمە ئەبێ بڵێن هەڵبژێراو بێ ئەبێ سنفێکی باوەڕپێکراو بێ ئێستا چەند لیژنەیەکەیە لیژنە کە لیژنەی تۆوی باوەڕپێکراویان پێڵێن ئەم لیژنانە هەڵ ئەسن بە دیاریکردنی ئەو تەرزانە ئەو سنفانە ئەوی هەر لە سەرتاوە دوای ئەوەی کە سنفەکە لە منتیقەکە تەعمیم ئەکرێ بڵاو ئەکرێتەوە لیژنەی تەفتیشی حەقلی هەیە یعنی لیژنەی پشکنینی کێڵگەیی ئەو لیژنەیە هەڵ ئەسێ لە سەرتاوە گەنمەکە کە دەست بەڕوانن ئەکا ئەچێ بە ناو کێڵگەکە ئەگەڕێ بزانێ ئەو سنفە کە تەعمیمیان کردووە بژاری تیان نییە بڵێن سنفی تری تیان نیە چونکە تۆ گەنمێک کە هەڵی ئەبژێری حتا ئەگەر بۆ نمونە تۆ بڵێن مەکسیبات هەڵبژاردووە ئەگەر ڕەشداسی تیابێ ڕەشداسەکە بە بژاردا ئەنی ئەبێ نێڵی تیابێ ئەو تیمە تەفتیش حەقلیە داوا لە فەلاحەکە ئەکا کە بژاری بکە فقط سنفەکەی خۆی هەڵبژێرێتەوە بێڵێتەوە ئەوانی کە بژار بکە اینجا دوای ئەوە ئەبێ پێشی بڵێ کاکرد دەڕاستەیەکی تایبەت ئەبێ بەکار بێنی بۆ ئەوەی سنفەکە تێکەڵ بە سنفی تر نەبێ کاتە ئەمە دەوری لیژنە تەفتیش حەقلیەکەیە ئەمە ئەم دەوری تەواو ئەبێ دوای ئەوە کارتێکی بۆ ئەکات کارتێکی بۆ ئەکات هەڵی ئەبژێرێ بۆ ئەوەی بینێرێ بۆ لجان مختبەریەکان لیژنەی مختبەریشت هەیە ئەو وەختە لیژنە مختبەریەکەش چەند هینێکی بۆ ئەکا چەند فەحسێکی بۆ ئەکا چەند فەحسێکی بۆ ئەکا فەحسی وەزنی نەوعی بۆ ئەکا یعنی قورسایی گەنمەکە فەحسی ڕتوبەت فەحسی وەزنی نەوعی فەحسی توشبوون بە سوون فەحسی توشبوون بە کوێرو فەحسی توشبوون بە نەخۆشی تر یا موادی بڵێن تۆوی ئەدغالی تیابێ یا بژاری تیابێ یا تۆوی شکاوی تیابێ ئەمانە هەمووی ئەبێ ستاندەری بێ فەحسێکی بۆ ئەکا ئەگەر لە فەحسەکە دەرچوو گەنمەکە ئەو وەختە هەڵی ئەبژێرن لای خۆیان وەری ئەگەرن پارەیەکی باشتر لەو پارەیە کە لە سایلۆ ئەیدرێتی ئەو پارەیان پێ ئەدرێ و لای خۆیان ێڵنەوە بۆ ساڵێکی کە دابەشی ئەکەنەوە لە شوێنێکی تایبەتمەندا کە دوور بێ لە ڕتوبەت و دوور بێ لە حەشەرات و شوێنێکی وشک بێ هەڵی ئەگرن بەڵام دوای ئەوەی کە دەرمانی کوێروی پێوە ئەکەن خۆی گەنم ئەبێت دەرمانی کوێروی پێوەکێ دەرمانی کوێروەکە تۆ کیلۆنیوێکی بەکارێنی بۆ تەنێک لە ڕاکسێل کە لە جیهازی تایبەتیە وەکو خەباتە وایە پێی تێکەڵ ئەەکەیت و هەڵی ئەگری بە لە کیسەی تایبەتیا بە زیاتر وەزنی 50 کیلۆیی بۆ ساڵی ئایندە دابەشی ئەەکەیتەوە تۆ ئەو تۆ ئەبێ فەحسێکی مختبەری ڕێژەی ڕواندی بۆ بکەی نسبەت ئینبات یعنی ڕێژەی ڕواندنەکەی ئەبێ لە سانەوە بەرۆژور بێ 85 بەرۆژورتر بێ ینی 100 لێ هەڵ ئەبژێری لە بڵێن جیهازێکی ڕوێنەرا منە بیتەی پێڵێن ئەی ڕوێنی کە ڕتوبەت و پلەی گەرمای تایبەتی هەیە ئەوسا بڵێن ڕێژەی ڕوانەکە دوای حسابیەکەی بزانی لەو تۆوە چەنی ڕواوە ئەبێ ئەو ڕێژە ڕوانەشی بۆ فەحسکەی اینجا یعنی تۆوێکی باوەڕ پێکراو ئەبێ ڕێژەی ڕوانی تەواو بێ ئەبێ کوێروی نەبێ ئەبێ تووشی سوون نەبوو بێ ئەبێ شکاوی کەم بێ ئەبێ بژاری کەم بێ ئەبێ وەزنی نوعی و ئەم هەموو ئەمانەی کە باسمان کرد هەمووی تەواو بێ وەڵی بەڕاستی ئەوەی ئێستا من لە جوتیار ئەیبێنم جوتیارەکان زۆر بایەخ بەوە ئەدەن زۆر بایەخ بەوە ئەدەن ئێستا زیاتر پشت بە گەنمێک ئەبەستن کە گەنمەکە حتا زۆر جار دایرەی زەراعەت تۆ تەوزیعەکە دوایی گلەیان لە تەوەکەی دایرەی زەراعە هەیە چونکە بەو شێوەیە کە ئەوان ئەوێ بەو شێوەیە نییە ئێستا بەڕاستی خۆی حەزەکە تۆیەکی باوەڕ پێکراو بێ لەگەڵ کەشوهای منتیقەکە بگونجێ بڵێن فەحسی بژاری فەحسی هینی بۆ کرابێ فەحسی کوێروی بۆ کرابێ فەحسی تۆوی شکاوی بۆ کرابێ هی سوونی بۆ کرابێ دوای ئەوە دەرمان کرابێ ئەمانە ئێستا بایەخی زۆر پێ ئەدەن بۆچی بایەخی پێ ئەدەن چونکە لە ئەخیرا باشتر بۆی سەرفە بێت و پارەی باشتری بۆەکە. باسێکی کێڵان بکەین من کێڵان تایبەتمەندێتی خۆی هەیە
سوودی کێڵان چییە تۆ کە ئەرزێک ئەیکێڵی خۆوە تا بژار بە بڵێن لە دێمەکارەکان ئەڕێ و ناشی کێڵی بەڵام سوودی کێڵان ئەوەیە یەکەم ئەو ئەرزە تۆ فشەکەیتەوە وای لێ ئەەکەی ئەرزەکە گۆڕانکاری هەوە گازگۆڕکەی تیا ڕووبدا ئەمە خاڵی یەکەمی دووهەمیش قابلیەتی هەڵمژینی ئاوی بارانا و ئاوی زستانی زیاترەکە سێهەم بۆی لە ناوبردنی ئەو گزوگیایی کە لە ناو ئەرزەکە هەیە زۆربەی دیاکە ئێستا زۆربەی فەلاحەکان کاتێک کە تۆ ئەکەن دوای ئەوەی کە پەڵە ئاات هەرچەند ئێستا زۆر ساڵ هەیە پەڵەکە دوا ئەکەوێ جاران زۆر جار کە گەنمەکان ئەچان گەنمەکە خۆی لە پێشەوە ئاوی ئات بە تایبەتی ئەمە لە منتیقە بەراوەکانە مەسەن لە جنوبە لەبەرەوەی کە باران کەمە ئەچێ ئەرزەکەی ئاوا بۆی تۆوەکەی بڕوێ منافەسەی بژار کەم بێتەوە هەرچەند ئێستا برا فەلاحەکان لەبەرەوەی کە پەڵە دوا ئەکەوێ زۆرجار دەرمان بەکارێنێ بۆ لە ناوبردنی بژار کەواتەیەکێ لە سوودەکانی کێڵان لە ناوبردنی بژارە بەدەر لەو سوودانەی تر باسمان کرد دوای ئەوە تۆ کێڵانی زستان و هاوی نەشت هەیە بۆ لە ناوبردنی زۆربەی گەرای حەشەراتەکان لە ناو ئەرزا هەیە ئێستا ئەمرا فەلاحەکە ئەم گەنمەی هەڵبژاردووە دوو جۆر دەرمانی کردووە دەرمانێکی کوێری کردووە کە دەرمانکەڕوویەکە دووەمیش دەرمانێکی حەشەری کردووە دەرمانی قالۆنچەی گەنمە جوعلی حنتەیە کە ئەمە زیاتر جۆرە قالۆنچەیە کە کرمۆکەکەی زەرەرا کە لە ناو ئەرزا بۆ ماوەی 22 مانگ ئەمێنێتەوە دوای دانانی گەراکە لە هاوینە ئەچێتە خوارەوە ئەچێتە شوێنێک کە ڕتوبەت هەبێت لە هینەکە بۆی گەرمای هاوین تەسیری تێنەکە دوای ئەوەی کە باران ئەبارێ یێتەوە سەرەوە لەسەر ڕێکی گەنمەکە ئەژی کاتێک کە گەنمەکە ئەروێ فەلاحەکەیە سێرەکە لە چەند شوێنێکەوە ئەرزەکەی گەنمیشی پێوە کردووە چۆڵە ئەمە گەنمەکە ئەو هینە ئەیخوا ئەو کرما ئەیخوا ئێستا ئەم کاکەیە ئەو دەرمانشی پێوە کردووە ئەوە بەکارێنێ بەڵام جاران ئەمانە خۆ زۆر جار نابوو بۆچی نەبوو چونکە فەلاحێک کە جووتیە کرد لە منتیقەکە ڕیشۆڵەیەکی زۆر هەبوو بە دوای جووتەکەەوە بوو تەیرێکی سپی هەیە ئەو بە دوای جووتەکەەوە بوو ئەو کرمەیە کە دەرئەکەوێت لەگەڵ گاسنەکە ئەو یەکسەر ئەی خوارد تۆ ئێستا لەبەرەوەی کە ئەم مقاومە حەیویە نەماوە بڵێن IPM نەماوە ئەو ئینسان دەستی تێخستووە ژینگان تێکداوە مەجبورە پشت بە هین بەستێ پشت بە دەرمان بەستێ بۆ ئەمان اینجا دوای ئەوەی کە ئەرزەکە تۆ کێڵات و ئامادەت کرد جاری یەکەم باشتر ئەگەر بیکێڵی کێڵانێکی قوڵ بیکێڵی نزیکەی 20 سانتیمێک بیکێڵی لەبەرەوەی کەلانکەیەکی باش دروستکەی بۆ گەنمەکە بەڵام باشتر وایە لەو وەختا گەنمەکە نەچێنی جاری دووەم گەنمەکە بچێنی بە خەرماشە چووکە گەنمەکە ئەگەر تۆ زۆر کردت بەژێرەوە بۆی هەیە بە تایبەتی گەنمێک ئەگەر لاواز بێت هەرچەند تۆ گەنمەکە ئەبێت لە پێشەوە فەحسی ڕێژەی ڕوانت بۆ کردبێت کە لە سەی 85 بەرەو ژوورتر بێ ئەو گەنمە نایەتە سەرەوە زۆر قوڵ بێ هینەکەی چونکە گەنم پێش ئەوەی کە ڕێک دەرکا خۆی خۆراکی تایە پشت بۆ خۆراکەی خۆی ئەبەستێ هەتاکو ڕێک لەژێر لە ئەرزەکە جێگیرە کات و سوودمەند ئەبێ لە ڕێگەکە لە وەشانەکەشا دوو جۆر عادەتەن وەشاندن هەیە وەشاندنی میکانیکی تۆ ئامێری وەشاندنی گەنم بەکارێنی بازیرە بەکارێنی جۆرێکی تریشی دەسی کە ئەم برایانە زۆر جار بەکارێنن تەمعاً لە جۆری دەسیا بڵێن گەنمی زۆرتر بەکارێنی چونکە تۆ گەنمەکە کە ئەیکەی ئەبێ حسابی نڕوانی بۆ بکەی حسابی مێرولەی بۆ بکەی حسابی تەیروتوری بۆ بکەی لە ناوی ئەبا قسمێکی هەرخۆی تیا ئەچێ قسمێکی ئەگەر ئەرزەکە تەسوێن نەبێ بکەوێتە چاڵێکەوە لەوانەیە بڵێن گەنینی تێکەوێ نەڕوێت ئەمانە ئەگەر هینیش بەکاربێنی ئەگەر بازرەش بەکاربێنی ئەمە ڕێژەیەکی کەمتر گەنمت دەوێت بۆ بەکارێنن زیاتر فەلاحەکان ئێستا 40 کیلۆ بەکارێنن بەڵام ئەگەر بازرە بێ لەوانەیە کەمتر بێ بەکاری بێنی عادەتەن لە بڵێن لە چاندنی تۆویشە سەیری ئەرزەکە بکەی کاتێک کە ئاوا دەستدا ئەگری ئەگەر دە 15 گەنمێک لە شوێنی دەسەکە تا بێ تا 12 گەنم ئەوە تقریبان زۆر پڕ نییە پڕی گەنمەکەش بڵێن پەیوەندی بەچێوە هەیە گەنمەکە هەتاکو ڕێژەی ڕوانەکە تاقی کردبێتەوە ڕێژەی ڕوانی باشتر بوو بێ ئەوە زۆر پڕ نەبێ باشە زەعیفی و بە قووەتی ئەرزەکە دیسان کاریگەری تری هەیە ئەگەر ئەرزەکە زەعیف بێ لەوانەیە پڕتر بێ باشە گەنمیش عادەتەن کە تۆ ئەیوەشێنی دوای ڕوانەکەی هەتاکو پێگا بە 5 مەرحەلاتی ئەپەڕێ مەرحەلەی یەکەمی مەرحەلەی ڕواندنی تۆوەکە کە ئەڕوێ دوای ئەوە مەرحەلەی وەجلێدانە کە وەجلێ ئەدا و بنجبز
بنجبەس ئەبێ بە تایبەتی لە منتیقەی ئێمە و لە منتیقە ساردەکانە ئێستا زۆر جار گەنم لە منتیقە ساردەکانە ئەکرێت پێش ئەوەی وەرزی سەرما بێتە پێشەوە ئەو بنج لێ ئەتر لەژێر بەفرا ئەمێنێتەوە لەژێر بەفرا ئەمێنێتەوە هەتاکو بەهار گەشەیەکی کتوپڕی ئەکا ئەمە مەرحەلەی وەرز لێدانە دوار ئەوە مەرحەلەی درێژبوونە ئیستتالە گەنمەکە کە گەشە ئەکات مەرحەلەی چوارەمی مەرحەلەی گوڵکردنە مەرحەلەی پێنجەمیشی مەرحەلەی بڵین پێگەیشتنی گەنمەکەیە ئەم گەنمەش لە هەموو حاڵەتەکانە چەند هۆکارێکەیە کە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە تۆ بەرهەمێکی چاکی ڕێک و پێک و قوس و گەنمێکی پرت دەستکەوێت ڕێژەی بڵێن ڕتوبەت و پلەی گەرما و لەگەڵ سەمادی نایترۆژینی کە پێوەی ئەەکەی ئەمە خۆی بانەدانی زەویەکەیە بۆ ئاسانکاریە بۆ کێڵانی تراکتۆرەکە و بۆ وەشاندی گەنمەکەش لەبەرەوەی هیچ شوێنێک نەبێت لە بیرت بچێ مەسن لە زۆر جار ئەگەر تیارە شتیوا بەکاربێنیا ئەو شتانە بەکاربێنن عەلەمی بۆ داکوتێ ئەگەر ڕوبەرەکە زۆر بێ عەلەمی بۆ داکوتێ بەڵام ئێستا هینەکە بڵێن تراکتۆرەکە ئەم بانەیە لێە لەبەرەوەی کە ئاسان بێ بۆ کێڵانەکەی و بۆ تۆ وەشانەکەش ئەرزی لەبیر نەچێت لە وەختی تۆدانا شوێنی چۆڵ نەمێنێتەوە. خۆی ڕۆک پێویستی بە نزیکەی 22 مادەی خۆراکی هەیە هەندێکیان سەرەکی پێوترێ هەندێکیان ڕئیسی پێوترێ هەندێکیان سانەوی پێوترێ هەندێکیان دەگمەنی پێوترێ بۆ نمونە تۆ کاربۆن و هایدرۆجین و ئۆکسیجین ئەمە لە سروشتا خۆی وەریەگرێ کاربۆنەکە لە دووەم ئۆکسیدی کاربۆن ئۆکسیجین و هایدرۆجینەکە لە ئاو وەرەگرێ پێویست ناکاتەوە بۆ ئیزافەکەی بەڵام سێ عنسوری سەرەکی هەیە کە تۆی بۆ ئیزافەکەی ئەویش نایترۆجین و فۆسفۆر و پۆتاسیۆمی NPK پێوترێ زیاتریش لە ئەرزی ئێمە نایترۆجینەکە و فۆسفۆرەکە بەکارێنن ئێستا برا فەلاحەکان زیاتر مەسن لەبەرەوەی ئەرزەکە هەموو ساڵێ ئەکەنەوە سەمادی بۆ بەکارێنن لە جیاتی دەوراتی زەراعی و لە جیاتی ئەوشتانە سەمادی بۆ بەکارێنن نایترۆجین و پۆتاسیۆمەکە خۆی پۆتاسیۆمەکە بۆ مەسەلەی پڕی گەنمەکە و ڕەگ و ئەمانە کاریگەری هەیە یەکەم جار لەبەر ئەوەی کەتوانەوەی بڵێن تۆزێ قورسە تۆزێ زەحمەتە یەکەم جار لەگەڵ تۆوەکا پێوەیەکەی بەڵام نایترۆجینەکە باشتر وایە بە دوو مەرحەلە پێوەیەکەی مەرحەلەی یەکەمی لەگەڵ تۆوەکا مەرحەلەی دووەمیشی لە مانگی دووە کە سەرمایەت ماوەیە گەنم لە گەشە ئەوەستێ دوای ئەوە کە دەستی کردەوە بە گەشەکردن وەجبەی دووەمی لەو مەرحەلایە بکەیت لەبەرەوەی نایترۆجین مادەیەکە زووتر ئەتوێتەوە بەڵام پۆتاسیۆمەکە بەگشتی وەکو تەجروبە کراوە ئەرزی عێراق لە پۆتاسیۆمە ڕێژەیەکی پۆتاسیۆمی باشی تایە پێویست ناکە لەبەرەوە فەلاحەکان زیاتر نایترۆجینەکە و فۆسفۆرەکەی پێوە ئەکەن ئەگەر گەنمەکە گەنمێکی بڵێن یا ئەگەر تۆوەکە بەعا بڵێن تۆوێکی پڕ و بەقووت بێت لاواز نەبێ ئەو مادە خۆراکیانەی تایە بڵێن گەنم مادەی سوێدای سوێدای پێ ئەوترێ ئەمە مادەی خۆراکیە کاتێک کە گەنمەکە بڵێن باران ئەبارێ کاتێک کە باران ئەبارێ ڕێژەیەک ئاو هەڵ ئەمژێ گەنمەکە هەڵاوسێ ئەو مادە خۆراکیانەشی ئەبێتەوە دەزەکا بە چەکەرێ لیان یەکێکیان ڕگۆکەی پێ ئەوترێ دائیمەن سروشتی خۆی وایە بەرەو خوار ئەچێ ئەوی تریشیان قەدۆکەی پێ ئەوترێ سروشتی وایە بۆ سەرەوە دەرەچێ ئەو مادە خۆراکیانە ئەو بڵێن قەدۆکە و ڕگۆکەیە پێش ئەوەی کە خۆی جێگیرکە لە ئەرزەکە پشت بە خۆراکی ناو ئەرزەکە بەسێ ئەبێ پشت بۆ مادە خۆراکیە بەسێ کە لە ناو تۆوەکە خۆیەتی هەتاکو خۆی ڕەگدا ئەکتێ و سوود لە ئەرزەکە وەرەگرێت گەنم زیاتر لە مانگی هینە بڵێن لە 22 ئەگەر هەبێت لە 22 دەزەکەن بە چاندنی هەتاکو بڵێن سەرەتای زستان هەتاکو بڵێن ئێستا لە 21 دوانزەوە کە زستان دەست پێ ئەکا هەتاکو بیدایەتی چلە ئەیچێنن اینجا لە مانگی 6 دەزەکەن بە دروێنەی تۆ حساب کرد لە مانگی تقریبا 5-6 مانگێکی ئەوێت تەمان هەر لە سەرەتاوە مەسەن لە ئەرزا کۆمەڵێ نەخۆشی هەیە کە تووشی گەنمە بێ لەوانە نەخۆشی کوێر و
لە ئەرزەکەشا هەیە و جاری وا هەیە لە گەنمەکەشا هەیە لە گەنمەکەشا هەیە و لە ئەرزەکەشا هەیە زائدەن ئەو قالۆنچەی گەنمە کە زیاتر لە منتیقەی ئێمە باوە کە زۆر جار لە کێڵگەکانە ئەبینرێ وەکو تریش لە مەرحەلەی ژیانیان هەندێک نەخۆشی تر هەیە کە تووشی گەنمە بێ بەڵێن بۆن شیرینەی گەنم هەیە هەندێک حەشەراتی تر هەیە بەڵام زیاتر مێروویەک کە زیان بەخش بێت لە گەنما مێرووی سوونە مێرووی سوونمە ئەگەر ڕێک کەوت و تەمەەن ڕێیدا و گونجا لە کاتی خۆیان بەرنمەیەکیش لەسەر ئەوە دابەزێنرێت کە سووری ژیانی سوون و کاریگەری لەسەر گەنم